لە بەیانێکی زوودا لە خۆشی دەستخستنی کورسێکی خوێندنی باڵا لە سلێمانیەوە خۆیان گەیاندا هەولێر، بەڵام نەخۆشیەکی لە ناکاو بۆ ماوەی زیاتر لە مانگێک لە نەخۆشخانەکانی ئەو شارە هێشتیانەوە. ئەمە چیرۆکی ماماراس و وەفای کچە بچووکی خێزانەکەیەتی. نزیکی 4 مانگە خۆشی و خەندەی لێ تۆراوە و ئاستەنگەکانی ڕایکردنی کارەیداریەکانی بەردەم دەستخستنی کورسێکی خوێندنی باڵا بە هۆکاری سەرەکی نەخۆشکەوتنی کچەکەی دەزانێت. ویستمان ماستەر بخوێنێ، مەعەلەسەف چوونە سلێمانی، 2 جامعەمان کرد، پۆلیتەکنیکی عەرەسات لە معلومات هینی ئایتی و علوم حاسبات هەیە ماستەریان بۆ کرێتەوە، نەکرایەوە، وتیان ئیمساڵ لە هەولێر ئەکرێتەوە. چوون بۆ هەولێر لەبەر ئەوەی کە کەمکوورەیەک هەبوو، یەکەم ئێمە لێرەوە بانیەکەی ڕۆشتین بۆ هەولێر، سەعات دەگەیشتینە ئێرێ. اینجا بە ئۆنلاینیش تەقدیمی کردبوو، فۆرمەکەی دیار نەبوو، نازانین بۆ ڕئاسەی جامعە، ڕئاسی جامعە لەگەڵ ئەم کولەی ئەمە ئیدارە و مەحاسبەیە تۆزە مەسافەیەکیان هەیە، دەرماش بوو تەئسیری کردە سەر کچەکەم، شەخسی بەرز بووە لەبەرەوەی تووشی ئەم نەخۆشیە بوو. ئێمە کە چوونە خەستەخانەی 2 خەستەخانەیان پێکردین، خەستەخانەی ڕۆژهەڵات و خەستەخانەی ڕزگاری. لە ڕۆژهەڵات هەر وتیان شتێکی تەبیعیە و لەوانەیە تەسەممومی کرد بێ یا سەرمای بێ، تەشخیصی نەخۆشیەکان نەکرد. بەڵام شەو ماینەوە لە خەستەخانەی ڕزگاری تەشخیصیان کرد، وتیان ئەمە خەرینی عەلامەیەکە لە عەلامەکانی جەڵتە، چون دەمانێت لەسەری ئاوساوە ئەگەری ئەوەی هەیە بتەقێتەوە و تووشی شەرەر بێ. وەفا هەڵگری بڕوانامەی بەکالۆرێسە و هەر 4 ساڵی زانکۆ پلە یەکەمی سەر ئاستی بەشەکەی خۆی بەدەستهێناوە، بەڵام ئێستا نەخۆشی برستی لێبڕیوە و سەرباری ئەوەی ناتوانێت وەک پێویست ڕێ بکات، هاوکات توانای دەربڕینیشی نییە. وەڵڵاهی دۆخەکەمان زۆر بێتاقەتی، یعنی شتێک نییە دوای ئەم کچەی من دڵم خۆشکە، چوون بۆ ڕعایە ئیجتیماعی وتیان تەقدیم بکەم، نەچوون بەڵێم بۆ ئەوی گوناح بوو نیمە بمەنێ، نە، بەس ئەمێ بزانم دوای ئەمرێ قەومانی من هەستی ئەمانە چۆنە بەرامبەر بە مرۆڤایەتی. وەفا لە ساڵی 2019 زانکۆی تەواو کردووە و دانەمەزراوە، بە ناچاری هانای بۆ کەرتی تایبەت بردووە و لە کۆمپانیایەکی پەیوەندیکردندا کاری کردووە، بەڵام لەگەڵ نەخۆشکەوتنیدا کۆمپانیاکە لە کارەکە دووری خستۆتەوە. بەڵام ئەوان لاپتۆپێکیان لامان بوو، مێزێکیان لامان بوو، لەگەڵ کورسێک و لەگەڵ خەرچێکی ئاسەیە، مەعەلئەسەف هاتن داوای شتەکانی خۆیانیان کرد، ناپرسیۆ دەندروستی کچەکەم چۆنە، چی لازمە، کامە خەستەخانەتان هەیە، کوێتان پێ لازمە، چیتر بەجاکە بۆتان، هیچیان نەبوو. باوکی وەفا چەند نەخۆشیێکی لەگەڵدایە، بەڵام هەموو هیوای لە زوو چاکبوونەوەی کچەکەیدایە. زۆرینەی موچەخانە نشینە مەدەنیەکەی لە ئاکڕینی چارەسەرە پزیشکەکاندا سەرف دەکات. ڕزگار جەبار کێنێن، سلێمانی.